عزیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش جاریش کەش لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە بەرنامەی ئەم هەفتەیەمان کە ئەمڕۆ ڕۆژی دووشەممە 13 نۆڤەمبەر پێشکەش ئێوەی ئازیز دەکرێت سەبارەت بە ناڕەزایەکانی کوردستانە جاریشتر لە چەند هەفتە لەمەوبەرەوە ناڕەزایەکان لە کوردستانە پێی ناوەتە قۆناغێکی نوێوە بایکۆت وا نزیکەی بۆ 2 مانگە چێ بەردەوامە مامۆستایان و بەشیشی زۆری فەرمانبەران لەم ناڕەزایانە بەشدارن بەڵام لە چەند هەفتەی ڕابردووە ئەم ناڕەزایانە کەوتە سەر شەقامەکان وە دووبارە ئێمە لە کوردستان شەپۆل و ئاپۆڕی جەماوەر ئەبینین لەسەر شەقامەکان بۆ ناڕزای دەربڕین بەرامبەر بە دۆخێکی نالەباری ژیان و گوزەران کە تێکەوتون. ئەم ناڕزایانە نوچی شاخێکی گەورەی سەهۆڵی قەیرانەکانە لە کوردستان. تەنها مامۆستایان یاخود بەشێک لەوان کەوانە بێژانن نین کە لەم دۆخەیە لە بەرامبەر ئەم دۆخە ناڕازی ناڕزایی لە دڵی جەماوەری بەشخورا و زەحمەکێش و کارگەری کوردستان شەپۆ لەدا و هەر فرسەتێک ببینێتەوە لە شەقامەکان خۆی نمایشەکە. ئەم ناڕزاییانە ئەگەر کوردستان لە دۆخی سیاسی دیاریکراوی ئێستاە نەبووایە ئەگەر چواردەوری بە دەوڵەتی کۆنەپەرست و ئاغای دەسەڵاتدارانی کوردستان نەگیرایە ئەگەر بینەقاقای ئەم ناوچەیە بە جۆرەها پەیمان و پەیماننامە لە بینی دەسەڵاتدارانی کوردستان و دەوڵەتەکانی ناوچەکەەوە تەنانەت سەرمایه‌دارانی دنیا نەگیرایە کوردستان و جەماوەری کوردستان زۆر لەوە پێشکەوتوتر زۆر لەوە شارستانیتر زۆر لەوە شۆڕژێرتر زۆر لەوە ئاگاترن کە دەسەڵاتدارانێک وە گروپێک لە مافیا و چەتە لە کوردستانە دەسەڵاتداریان بن حاکمیان بن چارەنووسی ئەوان بەدەستەوە بکرن. بەڵام ئەمە دۆخەکەیە لەگەڵ ئەوەشە لەگەڵ هەموو ئەو دەرەتانانەیە لە هەموو ئەو ئاستەنگانەیە کە لە بەرامبەر ناڕزایی خەڵک تەنان لە بەرامبەر چاوەڕوانەکانی خەڵک بۆ ژیانیشی باشتر دانراوە بەڵام جەماوەر هیچ کاتێک دەستەوە ساندانە نیشتون و هەر تاوناتاوە ئێمە ئەبینین کە هەموو شەقامەکان پڕەبن لە ناڕازیانی کوردستان داوای ئاڵوگۆڕی ڕێشەیەکەن. ئێمە لەم بەرنامەیەمانێ بزانین ئاسۆی سەرکەوتنی ئەم ناڕزاییانە چییە؟ ئاستەنگەکان لە بەرامبەر چین و چۆن ئەکرێ جەماوەرێک کە تینووی گۆڕانکاریە لە کوردستان بە مافەسەرەتایەکانی خۆی بگا. لە بەرنامەی ڕابردووە ئێمە دوو هەڵسوڕاو چالاشی ئەم ناڕزاییانە یاخود ناڕزاییەکانی کوردستانمان میوانداری کرد گفتوگۆمان لەگەڵکردن. ئەم هەفتەیەش دوای 2 هەفتە لەوە بڕیارماندا کە دوو چالاشی تر لەگەڵمان بن کە یەکێکیان فەرهاستەمەدە فەرهاستەمەد چالاشێکی مەدەنیە و لە خۆپیشاندان و ناڕزایەکانە چەند ساڵێک لەمەوبەرەوە ڕۆڵی بەرچاوی هەیە. زۆر بەخێر هاتی کاکفەرات خۆشحاڵم کە میوانداری ئەمە قبوڵ فەرموو. ئێوارەتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵە جوانەکەی بەڕێستان سپاس بۆ وروژاندنی ئەم پرسە گرنگە سپاس بۆ ئەم بەخەمەوە هاتنتان ئەمە خۆی لە خۆیە جۆرێکە لە وشیاری جۆرێکە لە ئەم سەکۆی ئێوە هەمیشە با بڵێن سەکۆیەک بۆ گەیاندنی ئەم دەنگە ناڕازیە تەو بۆ تەویعکردنی کۆمەڵگا لە ناو دەرەوەی وڵات. زۆر سپاس بۆ ئێوەش پاچەڵ. هەر بژین زۆر سپاسانەکەم. هەروە هاوڕێ ڕێوار ئالفیشمان لەگەڵایە. هاوڕێ ڕێوار بەخێراتی خۆشحاڵین کە لەگەڵمانای. زۆر سپاس هاوڕێ شەماڵ سپاس و ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو گوێگرانی بەرنامەکەمان و هەروەها سوپاڵا و ڕێزم هەیە بۆ هاوکارانی بەرنامەکەمان و دەسان خۆش بێت. هەر بژیت. هاوڕێ ڕێوار وێنەی خۆ دەبینی ئێستا تەکنیکەکە چارەسەر بوو؟ دەبینم نەوەڵایە شەماڵجان. دەی بەداخەوە بەڵام ئەوە بزانەکە هەموو بینەران ئەدبینن ئەوە ئێستا لەسەر سینەکەیت و هەمویان چاویان لێتە. بەرحاڵ زۆر بەخێراتی خۆشحاڵم کە لەگەڵمانی. من لە ئێوە دەست پێ بکەم هاوڕێ ڕێبوارە زانم ماوەیەکی باشە لە کوردستان لە ناڕزایەکانە لە چەند جێگا من بینیومە ئێوە
قسە و باسان کردووە و لە ئەم ناڕزانە بەشداریتان بووە. پێم خۆشە بزانم گەورەترین ئاستەنگێک کە ئێوە لە بەردەم ئەم ناڕزایی و فراوانبوونەوەیە بیبینن چییە؟ هەورە شەماڵ ئەم بارودۆخەی کوردستان درۆژکراوەی چۆک و قەیران چۆک و ناڕزایەتیە کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردستانە لایەنی کەم لە زۆنی سەوزا ئەیبینین دەشکراوەی خەبات و تێکۆشانی خەڵکە دژ بەم نەعەدالەتی و ستەم و چەوسانەوەیە کە هەیە. ئێستا موقعیتێکی بڕێز جیاواز وە ئەم دەست پێشکەری مامەسایان شایستی و تاریخەیە کە ئەتوانم بڵێم ڕێکخراوترین توێژی کۆمەڵگەی کوردستانە و ئەمەش دەرفەتێکی فراوانی یاوە کە ئەوان لە بواری کاری خۆیانەوە لە بواری ئەو بابەتانی کە پەیوەندیان بە ژیان و گوزەرانی خۆیانەوە هەیە بتوانین مۆری خۆیان لێن لەم بارودۆخەیە، ینی شۆڕ بوونەتەوە هەتا بۆ ئەو بەشانەی کە لە ناو مامەسایانە بەهۆی ئەم قەیرانەوە بەشی وانەبێژ و خۆبەخش و پارچە و ئەنوا با بڵێن بەشی کەی لێبووەتەوە ئەوان توانیویانە لە ئاسێکی فراوانە ئەم بایکۆتە تێپەڕێن ئەم ناوەکەی بایکۆت، بەڵام ئەوەی ئەمە لە ماجی ڕابردووە ئەیبینن تێپەڕیوە بۆ دەنگێکی بەرز لە ئاسی خەڵکی کوردستانە. بەڵام ئەوەی کە ڕێگریەشی گەورەیە خۆی بۆ خۆی ئەم داوکاریانی کە هەیەەوە ئەو حرەکەتەی کە لێسەر لە ئەم شار و شارۆچکانە دەبینێتەوە بەبێ ئاوردانەوە لە کۆی گشتی ئەو قەیران و کێشە و گیرروگرفتانەی کە لە کۆمەڵگەی کوردستانە بۆ خۆیان ئێستا خەڵکی کوردستان لەگەڵ یا دەرگیرن ئاستەمە بتوانێت بە ئەنجامێ بگرە. ئەوە پرسیارەکە پەریترینی موچەیە، بەڵام دوای موچە چی؟ دوای موچە ئەتوانێت ئەم کۆمەلگایە بە شوێ بگە. قۆناغێک هەبوو لە کۆمەلگەی کوردستانە موچە جێگەی پرسیار نەبوو و هەر لەو جەرگەی بارحاڵ کە موچە جێگەی پرسیار نەبوو ناڕزایەتیەکانی کوردستان لە لوتکا بوون، لە ئاسێکی زۆر باڵا بوو نەتوانم بڵێم. کەواتە ئەم بارودۆخە بارحاڵ ناکرێت ڕێک نەدەینەوە، گرەی نەدەینەوە، نەی بەسینەوە بە ناڕزایەتیی جەماوەری بە پانوپۆی کۆمەڵگەی کوردستان لە ڕاستیە. و من پێم وایە ئێستا هەموو توێژەکانی کۆمەڵگەی کوردستان ئێمە ڕۆژ بە ڕۆژەی بینین. من بەڕاستی وێنەیەکی جیاوازە بینم لە 22 ئۆکتۆبرەوە خۆپیشاندان و ڕێپێوانەکان ئاپورەیەکی یەکجا فراوان لە خەڵکی ئازادی خواز و چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستانی پێوە گرێدراوە. خەڵک بارحاڵ لە شەقامە، لە کۆڵانە، لە ناو سیارە، لە هەموو شوێنێکی گشتیا باز لە ئەم بابەتەیە و باز لەوەیە کە ئێمە ئەبێ ئەم بازنەیەک تێک بشکێنین و هەوڵ بدەین بۆ ئەوەی ئەم هەنگاوە یەکەمە چۆن بتوانین سەراسەری کەینەوە. سەراسەری لە دوو ئاستا، لە ئاسێکە کە بارحاڵ سەراسەری کوردستان بگرێتەوە، لە ئاسی دوو هەمیشە ئەو ئاسەیە کە پەیوەندی بە هەموو چین و توێژەکانی کوردستانەوە هەیە. لە کەسێک کە تەکسی پێ، ئەوەی کە کرێکار و زەحمەکێشێکە، ئەوەی کە مۆزەفێکە لە هەموو دەوائیرەکانە، ئەوەی کە بارحاڵ لە شوێنی کاری خۆیان لە هەر شوێنەکە ژیان و بژێوی خۆی بە شێوەیەکی مەبرەمەژی تەمینەکە. ئێمە ئەم جەنگە پێم وایە دەرفەتێکی گەورەی مێژووی بە جۆرە لە زۆرەکان خەریکە ئەخڵقێنێکە ئاعترازاتی کوردستان لە ئێستا خەریکە ئاڕاستەکەی بەو شوێنە دەگا کە ئەگەری فراوان بوونەوەی زۆر زۆرە. بەڵام ئەبێ ئەوەش بزانێت سەنجی کەمان لە بەر هەیە، بەبێ ئەوەی وڵام بۆ ئاسەنجیانە بینەوە ناتوانین لەم باسنەیە یا لەم شوێنەدا ڕاوەسین. زۆر باشە، لە جێگەیەکی باشە بوەستین. دواتر ئێمەوە سەر لای بەڕێزە بۆ باسکردن لەسەر ئەو ئاستەنگیانە ڕێبوار. کاکە فەرهاد دووبارە بەخێراتی. من ڕاستی ئەوەندەی کە پێبکران ناساندی وەکو کەسێکی هەڵسوڕا و چالاشی ناو ئەم ناڕزایانە، بەڵام پێم خۆشە ئەگەر لە سەبارەت بە خۆت بدوێ لەکەیەوە لەم ناڕزایانەیە بەشدار بووی و ئەو چالاشی و بڵین هەڵسوڕانە یاخود ڕێخستانەی کە بەڕێستان ڕۆڵتانتیایە هەیە کامانەیە. ئەگەر ئیجازەش بێ ئەم کاکوماکە لابەرین تۆ بە من بڵێ شماوە تۆ بڵێم فەرهاد. سپاس بۆ بەڕێستان. هەڵبەت ئێمە کوڕی مەعاناتین، مامۆستایەکی ناو وجدان و دەنگی خەڵک بۆتین هەمیشە لە شەقابە. من زیاتر لە 10 ساڵە وەک مامۆستا لە چوارچێوەی وەک دەڵێ تەنها پیشەیانە وەک مامۆستا بۆ داوا و مافەکانی مامۆستاوانە هەمیشە لەسەر شەقامین، هەمیشە ئامادەجیمان هەبووە لە کۆڕ و کۆبوونەوەکان، تەنانەت لە تۆڕی ناڕزایەتیەکان چەند ساڵێک لەمەوبەر لە هەموو شار و شارۆچکەکان
یعنی دەیان ئاستانگمان لەبەردەم بووە لە هەموو شار و شارۆچکان نەک لە چەقی سلێمانی شوێنەکانی کە تەنانەت ئێمە دەچوینە هەولێر و بازنەی باجینان و ئەوانش هەموو دەنگە ناڕازەیەکەمان کۆ دەکردەوە بەو ئومێدەی هەموو ئەم لینکانە پێکەوە بەستینەوە بێتە وەک دەڵێ دەنگێکی بەهێزتر یعنی ئەم پرسی ناڕزایەتیەکان بە نسبەت بنەوە پرسێکە لەگەڵ هەموو ژیان و ستایلی ژیانمە هاتەوەتەوە بەڕاستی هەمیشە نەمتوانیوە شەوێک یعنی بە وجدانێکی ڕاحەتەوە لەبەر خەم و ئازار و گەیاندنی داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەتابێت نەکچینی توێژی مامۆستا با بڵێن هەموو چین و توێژەکانی کە بەڕاستی من دەیان و سەدان نامە و ڤیدۆ و معاناتم بۆ دێ لە نامەی دەنگی لە نازانم چی ئەمە دۆخی ئێمە وایە دۆخی ئێمە بەم حاڵە گەیشتووە یعنی بڕات هەبێ ژیانکردن لە کوردستان وەک ئینسانێک زۆر زۆر قورسە حتا ئەگەر خۆت خوا پێدا و بی و هەد بێ و کێشەی مادیشت نەبێ یعنی ئێمە لە ناو قوڵایی معاناتێکی گەلێک گەورەیە هەوڵ و تێکۆشانەکەین بەڕاستی ئەمەش بەڵام شتێک کە من زۆر دڵخۆش مەکەوانە یعنی ئومێدێکی زۆر هەیە بە گۆڕانکاری ئەم ناڕزایەتیانی ئێستا کە تۆ دەیبینی لەسەر شەقام وانە درێژکراوەی وەک کاک ڕێوارش ئاماژەی پێدا درێژکراوەی کۆمەڵێ ناڕزایەتیە لە مێژە هاتووە تەنها پرسی موچە نییە بەڕاستی دەسەڵات دەیەوێت بچووکی بکاتەوە لە پرسی موچە بڵێن حەقی خۆتانە موچەکانتان وەرگن ئەمە بەڕاستی بچووکردنەوەی قەزێ ئێمەیە قەزێ ئێمە قوڵترە ئێمە خاوەن دۆزێکی ڕەواین وەک خەڵک من باسی تەبەقەی خەڵک و خەڵکی وەسەط و خەڵکە هەژارەکە دەکەم بەڕاستی ئێمە لە تەبەقەیەکیان لەگەڵ تەبەقەی دەسەڵاتداران لە کوردستان دووبەرە لێک جیابەوە بەڕاستی هیچ گومان هەڵناگرێ بەرەی دەسەڵاتداران بەرەی ستەمکاران بەرەی مەزلومان بەرەی خەڵک لێک جیابەوە بەڕاستی هەمووشمان لێک جیابەوە کاک شەماڵ ئێمە خوێندرمان لێک جیابەوە قوتابخانەی ئێمە و قوتابخانەی ئەوان لێک جیاوازە تەندروستیمان شێوازی چارەسەری ئەوان لە نەخۆشخانە گەورەکانی دەرەوەی وڵات و نەخۆشخانە تایبەتەکانەوانە ئێمە لەو نەخۆشخانە و بیناکۆن و بێ خزمەت گوزاریانەی ناو شارەکە بەس وەک دەڵێ وەک سیاست چۆن بەنج لەم خەڵکەیەدا بە کۆمەڵی ڕێگا و ڕەوشی ناشەرعی و ناشارستانی لە نۆڕینگەکانی ئێرەش هەروایە بەڕاستی چارەسەری بەنج بۆ خەڵک دەکرێت تەنها بەڕێکردن و ئازارشکاندن وانە بۆیە ئێمە هەموو شتێکمان لەوان جیاوازە کوڕەکانیان لەگەڵ ئێمە ناخوێن کچەکانیان لەگەڵ ئێمە ناخوێن خۆیان تێکەڵ بەم خەڵکە نابن حتا سەیری کەستیەکان و بەرزایەکانیان جیاوازە لە خەڵکیکە پرسی ئێمە پرسێکی ناعەدالەتی کۆمەڵایەتیەوە سەری هەڵداوە ئەنجا بۆ کۆی سێکتەرەکانیکە ئەم دەسەڵاتە کاک شەماڵ لە 32 ساڵی ڕابردووە فەشەلی هێناوە لە هەموو سێکتەرەکانی حکومڕانی ئەگەر بڵێن شتێک هەبووە ناوی حکومڕانی بووە ئێمە من هەموو جاروا دەڵێم هەرێمی کوردستان چوارچێوەی هەرێمی کوردستان چوارچێوەیەکی ستەمکاریە بەڕاستی خەڵکی تیا دەچەوسێنرێتەوە ئەو شۆڕ ژێڕانی دوێنێ و بە شەرعەتی چەکوانە هات بەسەر حکوم ئەمڕۆ خەڵک دەچەوسێنەوە هەر لە تیرۆرکردنی دەنگە ئازادەکان هەر لە تیرۆرکردنی معنەوی خەڵکی هەر لە تیرۆرکردنی کادیر و پێشمەرگە و ناوزانتیەکانی خۆیان ئەمانە دەستیان لە هیچ شتێک نەپاراستەوە ئەمانە ئێستا بۆتنە بزنس لە بواری نەوت و هۆڵ و مۆڵ و سینەما و هیچ بوارێک نەماوە لەم هەرێمەی ئێمە قۆرغ نەکرابێ لەلایەن خۆزگا دوو بنەماڵە بوایەتن ئەمانە کە دوو گروپن چەند گروپێکی مافیاین بەڕاستی ئێستا وای لێ هاتۆ لە گروپ و بنەماڵەوەش دەرچوو هاتۆتە سەر شەخص بەڕاستی ئەوەی لە هەرێمی کوردستان من بۆ پێی دەرچووی کۆلێژی یاساشم لە زانستی سیاسیە ئەم دەسەڵاتداری هەرێمی کوردستان نەمتوانیوە تا ئێستا ئەم هەموو قوتابخانە سیاسی هەیە پێناسەشیان بۆ بدۆزمەوە بەڕاستی یعنی نازانم ئەمانە چین ئەمانە پێناسە نەکراون بەڕاستی نمونەیەکی زۆر زۆر ناشی داوایەکی تازە من هەموو جار دەڵێم بە بەم کەسایەتیانە و بە ئەردۆگانمانە دەڵێم ئەمانە وەحشی سیاسین بەڕاستی ئەمانە هەر لەو چوارچێوەیە دەتوانی زیانکەوە یعنی نەمتوانی لە هیچ پێناسێکی زانستی سیاسیە جێگەی ئەمانە بکەمەوە و هەتا بۆ ئێمە زۆر قورسەوە چالاکوان و کادیرانی شەقام و پێشمەرگە ئاساکانی شەقام زۆر قورسە نازانی بە چ ڕێگا و ڕەوشتێک ڕوبەڕوویان بینەوە ئەمە ئەم بەڕاستی
تۆ ئەگەر دەسەڵاتێک هەبێ دەسەڵاتی سیاسی پێناسی هەیە حکومڕانی و حکومداری پێناسی هەیە ڕەزلی دەولەت پێناسی هەیە یعنی تۆ نازانی بە هەر زمانی قسان لەگەرەکە ئەمانە تێناگەن بۆیە حتا چالاشی مەدەنیش لێرە بەڕاستی قورسە چالاشی سیاسی قورسە ڕێخستنی خەڵک قورسە بە شێوەیەکی زۆر نائەخلاقی بەڵێ دەستی خۆش بێ من نازانم ئەزانی چۆنە تۆ بە منەڵی کاکشەماڵ با منیش بڵێم کاکە فەرهاد باسی کوردستان و ئەم دەسەڵاتێک کە لە کوردستانە هەیە فۆرمەکەی هەرچی بێت لە ڕووی سیاسیەوەمان ئەمە نوێنەرایەتی چینێکی باوەدەستی ئەم کۆمەڵگایەکەن ئەم کۆمەڵگایەمە کۆمەڵگایشی سەرمایه‌داریە لەسەر بنەمای سەرمایە دامەزراوە کەسێ سەرمایە هەیە پارەی هەیە ئیتر هەموو شتێکی هەیە وڵانەشی نیانێتە پراوێز خراون و بەو جۆرێکە بەڕێزە باسە کرد یان ئێمە برێکراین بە دوو کۆمەڵگاڵێن میلەتی کورد میلەتی کوردمان نەماوە ئەمە دوو میلەتی دوو کۆمەڵگای جیاوازی تەواو لە هەموو شتێکا جیاوازی یعنی هەتا زمانی قسەکردنمان جیاوازە خواردنمان جیاوازە بازاڕ چوونمان جیاوازە سەرجادەکانمان شوێنی گەشت و گوزارمان ئەوەی کە شومان دیوە چۆمان نەدیوە جیاوازە مناڵەکانمان بە زمانی جیاواز لەگەڵ یەکا قساکەن بەڕاستی دوو کۆمەڵگای تەواو جیاواز لە یەکدا بڕاوە ئەمە بەڕاستی سەرمایه‌داریشی هەوسار پشڕیەوە سەرمایه‌داریەکە کە هیچ بوارێک هیچ لەمپەرێکی لەبەردەستانی ئەو دۆخە سیاسی کە لە کوردستانە هەیە بە یارمەتی و دەوڵەتە کۆنەپەرستانە وەزعێتیشی وها پیا بووە و دروست بووە ئەوانە کە لە هەموو شوێنێکە سەرمایه‌داری دەستی بەرەڵاکەی ئاواکە وەکو کوردستان بەڵام لە هیچ جێگایەکە وەکو کوردستان ئازاد و بربەرەڵانیە وەکو کوردستان سەرمایه‌داریەکی بێ چوارچێوە و بێ قەیدوبەند نییە بۆ خۆی بە ئارەزووی خۆی دەستی هاوڵایەتی پێخۆشە ئەیکا بەرحاڵ ناڕزاییانەی کە ئێستا ئەیان بینین ڕێگ و ڕیشەی بەم جۆرە قوڵەکە بەڕێزی باسی کرد بەڵام باسەکە لەسەر ئەوەیە ئێمە ئاسوی سەرکەوتنی لە شوێ ئەبینینەوە ئایا ئێمە زۆر جارە مەمان بینیوانی هەر ناوە ناوای ئەمەم ناڕزایانە لە کوردستانە دەرەکەونەوەوانە ماوەیەک جاری وایە هەستەکەی بە جۆرێک ئەم جوڵانەوەیە گەورە و فراوانە و جەماوەریە و خەڵک ڕاوتە سەرجادەڵی تەواو دەسەڵاتەوەری نەماوە ئاڵگۆڕی بەسرا دێیالانی کەم ستۆپێکگەگرێت برێشێکگرێتوانەوە بە جێدانێت چێتە دواوە تۆزێک و پاشەیەکشەیەکە دەستکەوتێک بەجێنە بەڵام سەرنجام سیرەکەی نا دۆخەکە ئەگەر خراپتر نەبێتەوەوانە ئەوە هیچ بە هیچ جۆرێک باشتر نابێت لە جێگەی خوایەتی و خەڵک هەمان معاناتی کە بیانە بەردەوامەیان بێتۆمانە ئەم جاریان ئایا خصوصێتێکی تایبەت هەیە ئەم جارە ناڕزایەکان جیا بکاتەوە بە بڕوایەوە ئاسوویەک بۆ سەرکەوتنی چۆن چۆنیە بینن دوایە گەڕەمەوە لای هاوڕێنەبواریش بۆ باسکردن لەو ئاستانگانی کە ویستی قسەیان لەسەر بکە فەرموو. بەڵێ هەڵبەت ئێمە هەموو ئەمە ئەیبینین ئێستا بەم جۆرە گەشتۆتە ئەم ئاستا لەم لێڤڵی ناڕزایەتەکان لە خۆپیشاندان و ئەوانە ئێمە گەشتبینین بەوەی کە ئومێدێک هەیە چۆتە ناو دام و دەستگا تەشریع و تەفتیزیەکانی حکوومەتی عێراقەوە کۆمەڵێک لیژنە و لیژنەکاری هەیە پەرلەمانتار هەیە لە هەموو لیستی شیعەکان سونەکان لیستە کوردیەکان ئەمانە ئەو پەرلەمانتارن لە پەرلەمانی بەغدا پرۆژە یاسا ئامادەکاری بۆ دەکرێت بەڵام ئەم پرۆسێ چۆتە دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی محافەزاتی عێراق لەوێ دڵنیات دەکەمەوە ئێمە دڵنیا کراویتینەوە ئیتر ئەمەش ئەگەر نەبێتە لعبەیەکی سیاسی لەوێ وەک دەڵێ خۆیان نەفرۆشن و بەڕاستی ئەوە نەکەن ئەو لستانە یان نەیکەن بە مزایدەی سیاسی و بۆ دەکۆکردنەوەوانێ بەڵام ئەمە جیاوازە دڵنیان لێکەم چکە واژووی چەندین پەرلەمانتاری بەزیادەوە بۆ کۆکراوەتەوە بۆ ئەوەی تعدیلی ئەو یاسای وەزارەتی مالیە بکرێت چۆن بتوانن موچەی مامۆستایان وانە بنێرن بۆیە دەسەڵات لێرە زۆر مشەوەش بووە تەنانەت لە کۆبوونەوەی بەوە دەڵێن ئێمە ئاسۆی سەرکەوتنمان نزیکە بەوەی ئێستا پرسی خۆپشاندانەکانی ئەم زۆنە بۆتە پرسی یەکەم لە کۆبوونەوەی مەکتەب سیاسی حیزبەکان ئەم حیزبانی دەسەڵات پرسی یەکەم لە کۆبوونەوەی حکوومەتیان پرسی یەکەم کە شاندەکانیان بە فەشەلی هەموو جاراچن بۆ بەغا مشەوەش بووتن لەوێ بۆتە پرسی یەکەم هەتا لەوێ زۆر بە مووقیفی زەعیفەوە چن دەڵێن ئێوە میلەتەکەی خۆتان ببینن چیتان بەرامبەرەکەنوانە بەڵام ئەمانە هەڵبەت زۆر ڕووقایمن دانەوێ زۆر بە شێوەیەکی ناشەرعی بە وەک دەڵێ بە کۆبوونەوەی ژێر بە ژێر وانە قەنەعەت بە لستە شیع و سونیەکان بێنن بەڵام نە پرسەکە لەوە گەورەترە لە ئێمە چووکە ئێمە لینکی بە قووەتمان هەیە لەگەڵ ناو پەرلەمانی بەغدا و
حزبەکانی ئەو لستانەی کە لە ناو پەرلەمان هەن بەڕاستی بۆیە ئێمە ئومێدمان زۆر بەرزە کە ئەم ئاسۆی ناڕەزایەتیانە نەتیجەی باشی بێ بەڵێنی خۆشمان پێدەن باشمان پێدەن بەردەوام بژە سەرخەتین ئێمە ئەنجومەنەکەی بەڕاستی بەردەوام بە دوواداچوون دەکات بۆ ئەم ئیشانە و جدیە بە بەرنامەشە لە هەموو گرنگتر بە بەرنامەیە ئەنجام یەک لە گرنگی سەرکەوتنی ئەم جوڵە ناڕەزایەتیانە ئەوەیە کە ڕێکخراو بێ ئێمە مامۆستایان ڕاستی توێژێکین تا حەدێکی زۆر کەمیش ڕێکخراوین اینجا ئەم نەتیجەی ئەدەین بەدەستەوە ئەگەر هەموو چین و توێژەکانی کە کەسوکاری خوێنکاران فەرمانبەران کرێکاران تەندروستکاران کۆی توێژەکانی کەش مؤسسە ئەمنی و عسکەریەکان هەر هەمویان پێکەوە بێن هەڵوێستێکیان هەبێ ئەوانە بڕوات هەبێ ئەم دەسەڵاتانە خۆیان هەموو حزبەکانی کوردستان خڕکەیتەوە ناتوانێت بالێداڕات بگرم حەزەکەم ئەم باسێکی تایبەت بێت چکە باسی ڕێکخراوبوون و ئەوانە بە بڕای من کلیلی هەموو ئینەکانە لەگەڵ ئەوەیە کە پێم خۆش نییە بەڕاستی لە ئومێدی هیچ کەسێک بەم لە کوردستان کە ئومێدی بە شتێک هەبێت و بەڕوودایەکە بۆ کارەبا کوژایە لە لاتان ئاگادارم ئەمە کوردستانە کوردستان بەڵێ بەرحاڵ من نامەوێت لە ئومێدی کەسکەم کەمەوە لەم دۆخەی ئێستاە بەڵام من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم بە ئومێدەواری کە پێ وایە کە مەسەلەن بەڕێزت وا ئەزانی کە ممکنە لە ڕێگەی پەرلەمانەوە کارێک بێ من هاوڕای ئێوە نیم پێم وایە ئەمە دووبارە چێتەوە ناو یاریەکان دێ ئەگەڕێینەوە توانین بگەڕێنەوە بۆم خاڵش بەڵام خاڵێکە باش باست کردو ئاماژەت پێداوانە بەلای منەوە زۆر گرنگ و زۆر کلیلیە ئەنی کلیلی هەموو شتەکانی ترەوە ئەوانە باسی ئەو ڕێکخراوبوونەیە کە ویستت باسی کەیتوانە حەز ناکەم بە کورتی باسی کەیت پێم خۆشە بە درێژی باسی کەیتوانە ئەگەڕێمەوە لا دەستاچمە لای هاورە ڕێبوار جارێکی تر هاورە ڕێبوار من خۆشە باسی ئاستەنگەکان بکەیت بێنە سەر ئەو ئاستەنگانەی کە ویستت ئاماژەیان پێ بکەیت ئەو ئاستەنگانە بە چی ئەبینی و ئەگەر شتێکت هەیە سەبارەت بە مۆزەی پەرلەمان و شتێکە کاکە فەرهاد لەسەر کردووەمانە پێم خۆشە لە بابەتەشەوە باڵی سەرنجی خۆت دەربڕێ فەرموو زۆر باشە شەماڵگیان من لە ئومێدەکە تا ئومێدەکە و تا بەرجەسەکردنەوەی پێگەی ئومێدەکە لە کۆمەلگەی کوردستانە زۆر هاوبۆچوونی هاوڕێ عەزیزم بە هەمان شێوە پێم وایە حالەکە و بزوتنەوەیکی گەورەی کۆمەڵایەتی لە کۆمەلگەی کوردستانە هەیە بەڵام ئەوە پەرلەمان و پەرلەمانتاریستەکان و حیزب و ئەحزابی سیاسی نییە کە شەقامە زوڵێن و دوجار ئەوە پەرلەمانی عێراق و پەرلەمان نییە کە بەڕاستی بێتە هەوێنی ئاڵ و گۆڕێک بۆ خوارەوەی کۆمەلگەی کوردستان ئێمە لە ماوەی 32 ساڵی ڕابردووە 32 حیزبی سیاسیمان بە 32 کڵاوی جیاوازەوە بینی کە چۆن شەقامە قۆزێتەوە بەهێزترینی حاڵەتی با بڵێن سەردەمی بزوتنەوەی گۆڕان بوو لەو سەردەما ناڕەزایەتەکانی کۆمەلگەی کوردستان شەپۆری ئەدا بە هەموو وعد و بەڵانێکیان ئەوان ئەم ئاراسەیان برد ممارەسەی ئەوەیان پێکردوتیان 4 ساڵ کۆمەلگەی کوردستان بە ئارامیات تێتە بڕێ و ئەوانشی کە لە ڕاستیە کە ئێستا لە پەرلەمانی عێراقا هەن من پێم وایە ناتوانێت بە هیچ جۆرە ماهیەتی خۆیان ناتوانن یعنی قسەکە لەسەر قەستیان نییە نیەت باشیان نییە قسەکە لەسەرەوەی خەریکی یاریکردن و لوعبەن لە شوێنێکی کە پەیوەندی بە کۆمەلگا و ئەو ڕیشەی ئاڵوگۆڕانەوە نییە بەڵکو ئەمە ئەم ئاڵوگۆڕانەیە لە خوارەوە لە ڕاستیە ئەوانی هێناوەتە دەنگ و ئەوان قسەکانی بیر نەچەڕێ بابن هەموو جارێکە باسی ئەم مۆزوعی پەرلەمانە کرێ وێنەی یوسف محەممەد وەنیە ئەوەی سەرۆکی پەرلەمان بوو نیانێژ لە ئینەوە بڕوە نیانێژ لە دێگەڵەوە دەرچێ لە ڕێگان لێگرتیان ڕۆرە بۆ سلێمانی هەموو جارێەوە بیرێتەوە ئەڵێ پەرلەمانە تۆکانی ڕئیسەکەی ئاوا هینکەی لە سەیترە نێڵی دەرچێت و ئەوانە یەکەمە ئەم پەرلەمانە چی پێگۆڕی ینی تو نازانم چیە ئەوانی کە جمهوری هینە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایان دامەزران و بیانێن کە بیانکە بە پەرلەمانتار لە کوردستانەوەوانە بن بەچی دام پەرلەمانە هەتا ئێستا سەرۆکی حیزبێت نەبشکۆلە و نەگەورە نەبوو بە ئەندامێت تۆی ئەم پەرلەمانە ینی پەرلەمانەکانی دنیا هەمووی سەرۆکە حیزبەکانەچن سەرۆکی لیستەکانن ئەمانە مەجموعەیە گەنێرن ئەڵێن ئێوە ئیشتان چییە لە ناو حیزبەوە ئیشتانەوەی بچن لە پەرلەمانە معلومە کە لە بیداتەوە مەکارتۆ نییە بۆی هەمیشە من ئەم بەم نمونانە کەوێتەوە خیاڵمۆمانە
نازان کاتی هەڵبژاردنەوەوانە هەڵبژاردن بەعمەلیەوە نایە مقاتعەشکی بەرها قسەکانم دەکەم ئەفکارەکان قەتع نەکردو خۆش بۆم کۆمنتە لێرە بم فەرموو شتەمانجا پرسیارێکی ڕێژەیتر هەیە بە هەر حاڵە ئایا پەرلەمان و ئەمری پەرلەمان لە کوردستان و لە عێراقا ڕێگە چارەیە بۆ ڕزگاربوونی خەڵق من ئەگەر ئەم پرسیار لە باتی تۆ لە کاکە عزیزمان هاوڕێ عزیزمان بکەین و بڵین ئایا بەڕاستی تۆ خۆت قەنەعەتی بە پەرلەمان و جوودی پەرلەمان هەیە ئایا ئەوە حسابی لێرە خۆ جوابێتەوە بەس من پێم وابێ ئەو وای مەبەست نەبوو هاوڕێ ڕێوار ئەو زۆرتر مەبەستی ئەوە بوو کە ئیشەکەمان گەورە کردوتەوە گەیشتۆتە ئاستێکی باڵاتەوە مەبەست ئەوە بوو زۆرتر دەرها خۆی لێرێ دواتر خۆی وەڵا بەداتەوە وەڵام پێم تۆ لەسەر ئاستەنگەکان قسەمان بۆ بکەی فەرموو ببوو لە ئاخر ئەمە خۆی یەکێکە لە ئاستەنگەکان چونکە لە ناو ئەم بزوتنا ڕزایەتی مامەسایانە 2 مەیل و بۆچوونی جیاواز هەیە مەیلێکیان پێی ئەو اعتراض و ناڕزایەتی لە شەقامە هەیە پێویستە فراوانتری کەینەوە پێویستە سەراسەریتری کێنەوە و ئیش لەسەرمە بکەین مەیلێکی کەشەیە ئەحزابی سیاسی بە هەر حال لە پشتی پەردەوە خەریکی ئەمان هەن کە خۆشببینەکە لە پەرلەمانەوە بین زۆر سادەیە هەموو ڕۆژێ پارتی ئەم قسەیە ئەکاتەوە بڕۆن حەقەکاتان لە پەرلەمان و لە عێراق وەرگرن یعنی هەتا ئەو خۆی ئەڵێ بڕۆن ئەوە بکەن چونکە ئەمە لعبەیەکی سیاسی دوجا لە بینی ئەحزابێکە لە کوردستان ئەحزاب لە دەسەڵاتی عێراقایە و حتا ئەو جەنگەی کە ئێمە هەمانە وەکو مامەسا وەکو کارمەند وەکو هاوڵاتی وەکو کرێکار وەکو زەحمەکێش لەم کۆمەلگەین ئێمە لەگەڵ دەسەڵاتێکایە کە لەم چوارچێ و جوغرافی سیاسیە هەمانە ئێمە لەگەڵ ئەم میلیشیا و هێزە سەرکوتکەرانەیە کە لە حکوومەتی کوردستان و هەرێمی کوردستان و پارتی وێشێتی زەڕوجانەوەرەکانی کا کردویانە ئەمەی کە ئەگەر ئێمە بابەتەکە بگوێزینەوە بۆ ئەولاد تەزعیفی بزوتنەوەکەیە تەزعیفی جەنگەکەیە بە زۆر لە زۆرەکان تەزعیفی ئەو جەبهەبەندەیە کە لە بەقابل بە دەسەڵات ئاکرێت ولێرەوە من بۆیە حەزم کرد ئەم نقطەی سەرەتاییە بۆ ئەوەی کە هەتا خودی ئەم اعتراضات و ناڕزاتی نێو مامەسایان پێویستی بە چاوپیاخشانەوە و بەهێزکردنەوەی ئەم مەیلەیە کە تایە بەرجەسەیە کە پێی وایە ئەبێ ئاڵگۆڕەکان لە خوارەوە بێ ینی لە دەرەوەی هەموو حیزبە سیاسیەکان من پێم وایە وەختێک کە باسی ڕێکخراوبوونەکەین ڕێکخراوبوون ئەم بوعدە ئیجتیماعی سیاسی هەیە لە کۆمەلگەی کوردستانە بۆ جیاکردنەوەی شەڕ و جەبهەکانی خۆیان لەگەڵ دەسەڵاتە چ لەگەڵ حکوومەتی عێراق و چ لە کوردستانیشە و ئەمە نەواتێکە کە لایەنی کە من لەم پێش مانگەی ڕابردووە بەڕاستی لەگەڵ دەیان کەسایەتی و لەگەڵ دەیان هەسوڕایی جەسوور و بە موقف و بە خاوەن هەڵوێستی وەکو کاک فەرهاد و دەیان ئینسانیکەی جوان بەرحاڵ دیالۆگ و بەحث و مناقەشات و سیمینار و کۆڕ و جەدەلمان هەبووە بەم ژیانەوە کە ئێمە ئەتوانین لە خوارەوە ئەم ڕێکخراوبوونە بکەین لە شتی مادی و هەر ئێستا لە کوردستاناسی 40-50 کەسایەتی دیار هەن بەرحاڵ لە چوارچێوەیەکە خەریکی سەر و سامان پێدان و ورکردنەوەی ئەم کاری ڕێکخراوبوونن کاری ڕێکخراوبوونی ئەوەڵی کارێکە ئیکا لە ئاسی هەموو شارەکانە پێکەنانی دەستەکانیانە دەستەی ناڕزایەتیەکان لە شارەکانی کەرکووکە سلێمانیە کەلارە ڕانیە کوردستانە کە زۆر لەو دەستانێستا لە حاڵی دروستبوون و دروست بوون بڕوای من لار حاڵ یعنی بە بڕوای من لە ئەرزی واقعە بۆیە بابەتەکە ئەوەیە کە وەختی ئەچینە ناو ئەم جەنگە کۆی گشتی پێکاتەکانی ببیننەوە و ئەوە ببیننەوە کە ئێمە لە شوێنەکە پێویستمان بۆ هەیە تعریفێ لە بزوتنەوەی جەماوەری بکەین تعریفی بزوتنەوەی جەماوەری یعنی ئەوە نییە کە بڵێم هەر یەک مەیلی دیاری کراوە پڕ مەیلە يعني ئەتوانێ ئەنواعی شخصیات و ئەنواعی کارکتەر و کارزما تێیدا کۆبێتەوە بەڵام لە دەرەوەی باسنە و یاریەکانی ئەحزابی سیاسی دەیان و سەدان کەسایەتی و پەرلەمانتار و نووسەر و ئەدیب و خەڵکی سیاسی لە کوردستانە هەن لە هەرحال لە بازەی هیچ حیزبێکی سیاسیانین و ئێستا بەشیشان بەڕاستی لە تاوتوێکردنی ئەو پرسان کە ئێمە چۆن لە ئاسی سەرتاسەری کوردستانە بتوانین بەچی میکانیزمێ سەرتاسەری بینەوە ڕێکخراوین لە شوێنی کارمانە لە زانکۆکانمانە لە شەقامە لە کۆڵانە لە هەموو ئەو شوێنانەی کە سەراع و شەرماتیا هەیە ڕۆژێک شەڕی ئێمە لە بۆ ئاوەڕۆکەیە ڕۆژێ بۆ موچەیە ڕۆژێ بۆ تەکسیە ڕۆژێ بۆ هەرچی شتێکەیە بەڵام دوجار پێویستی بە یەکگرتنەوەی ئەم هێزە هەیە بۆ ئەوەی کە لەکەمان لەگەڵ دەسەڵاتە یەکلاییکە زۆر باشە ئێستا ئاماژە بێت ئاستەنگێکی گرنگ کرد ئەویشەوەیە کە ئێمە لە ئاستی ڕێکخراوبوونە وەکو ڕێکخراوبوون و ئەوانە زۆرتر لەوەی کە باس لەسەر ڕێکخراوبوون جۆرێک ئومێد هەیە بەوەی کە ئێمە ئەتوانین لە ڕێگەی پەرلەمان و بە پەرلەمانی عێراق و مانەوە بەینەکە بگەین جگە لەم ئاستەنگە لە ئاستی خودی ڕێکخراوبوون خۆیە ئێمە پێویستمان بەوە نییە ئەزمون و تەجروبەی زۆرترمان هەبێ پێویستمان بەوە نیە لەم بابەتەوە کارشناسانە یعنی چۆن بڵێن وەستاکارانە دابنیشین لەسەری قسە بکەینەوەوانە چونکە ئەزانین چۆنە ئێمە من هەمیشە ئەو هینەم بۆ دروستە بێ ئەو شعورم بۆ دروستە بێت کە ئێمە
مۆدێلەکان و شێوازەکان و پێکهاتەکانی ڕێکخراو بوون لە شوێنێکی تر بەکار هاتەوە ئەوانە ئەمانەوێت دەقالدەق ئەو پێکهاتانە بێنین لە کوردستانە تاقییان بکەینەوە ئەبینی زۆر جار کار ناکەن بەڵام ئەوەی کە تۆ ئیبتکارێک هەبێت بکەیتەوە مەسەلەن شێوازی تر هەڵبژێری تۆ ئەمانە کەمترە چینە سەر ئەو باسانە بەڵام بە هەر حاڵ بگەڕێمەوە بۆ لای کاکە فەرهاد لە کاکە فەرهادان ئەم پرسیارە بکەم ئەو باسی کە کردت کە هاتینە سەری لە دوایی قسەکان تاوە ئەگەر کۆمنتێک هەیە لەسەر قسەکانی هینیا خود مناقەشە دەستە بابەتانەوە بەرحاڵ جەدەلات بن بە ضروري ێزانم بە پێویستی ێزانم شەفافانە سەبارەت بەمانە قسە بکەینەوە ئەوانە چونکە ئێستاوە تا هەندێک کۆمنتە نووسێ لێرە کە تۆ باسی پەرلەمانتاری بەغاکێک و باسی پەرلەمانتاری شیعە و سونناکی تۆوانە جۆرێکەها ئەمە دەستی دەرەکی هەیەوانە کە من دیارە ئەو قسانە بە نەزەری ئەعتیبار وەرناگرم بەرحاڵ دەستی چێ بوو تەمام عەبدوڵڵا پەرشێ و تێدی باسی دەستی دەرەکی چیەکە نەحزابەکانی دەسڵا بۆ دەست هەیە ماشتان نەکردبێت دەستی دەرەکی کامەیە ماشتان نەکردبێت تا بێتە پشتی هینەوە لە پشتی خەڵکەوە بێت بەرحاڵ بەڵێ کاکە فەرهاد تۆ لەم بابەتەوە ئەگەر کۆمنتێک بێت لەسەر قسەکانی کاک ڕێبوارە گەنا بچینە سەر درێژەی باسەکانی پێش والله ئەوەندە هاوڕام لەگەڵ کاک ڕێبوار یعنی زۆر جار ئێمە لە بەڵێ سیمینار و کۆبڕانیش یەکمان بینیوە بنیاد کەمەوە لەوەی مەسەلەی پەرلەمانی بەغا و پەرلەمانی کوردستانە ئەو موسسە دروستکراوانەی لەم هەرێمە و لەم عێراقا هەیە لای من بە تەواوی ڕەفزە ئەم گەمەی یاریکردنی بەناو پەرلەمان و کۆمسیۆنێک خۆی بە تەنسیقی حیزبەکاندانرا و نوێنەری حیزبی تیابێ من بچم ئەمە چ وشیارێکی سیاسی بەڕاستی من بچم دەنگی تیابم یعنی ئەمە چ مەیدانێکیان دروست کردووە دەڵێ تۆ وەرە لێرە خۆت نمایشکە بەڵام من خۆم پاسەوانی دەکەم ئەمە بەڕاستی تاکی وشیار کۆمەڵگەی وشیار دەبێت زۆر باش لەم یاریانە تێبگاوە تەجروبەشمان هەیە ئێمە ساختە چیترین پۆپۆلسترین حزبی معارەزەی کوردی کڵاوی ناوەتە سەرمان چۆن دەبێت ئیتر لە دوای دروستبوونی گۆڕانەوە بەڕاستی عیبێکی گەورەیە پیا و بیر لەم شێواز و ڕێگا ڕەوشتەی کاری مەدەنی و کاری سیاسی بکاوانە یعنی ئەوەی باسی ئومێدم کرد من تەنها لە خاڵێکایە کە ڕێکخراوین ئێمە یعنی ئێمە ڕێکخراوین وەک مامۆستایان یعنی ئەگەر کەمیش بین جارێک بەڵام ئەم بازنەیە بەو ئومێدەکەمان لەوێ سەر چاوی گرتووە کە ترسی لە دڵی ئەمانە دروست کردەوە کۆبوونەوە یەکەمی مەکتەبی سیاسیەکانە ئەنجومەنی وەزیرانیانە تەنانەت بۆتە جەدەل یعنی ئەمە ناشی خوا کەس خۆی بکاتە خاوەنی حزبێک بێ لەسەر حزبێشکە تیجارەت بەدەرگی مامۆستا و بایکۆتی مامۆستاوە بکە من هەموو زەروا دەڵێن پرسی بایکۆت پرسێکی تەواو وشیاریە پەیوەندی تەنها بە موچەوە نییە بەڕاستی ئەمە هەر ڕەهەندی موچەی نییە بەڕاستی موچە جزئێکی زۆر کەمە ئێمە پرسەکانی کە لای ئێمە گرنگە ئێمە سەرەتا ئاماژەمان پێدا ئەمە درێژکراوەی کۆمەڵێک قەیرانە بەڕاستی کە ئەمانە دروستیان کردووە ئێمە ئیش لەسەر بەڕێکخراو بوون و ناڕێکخراو بوون بەڵێ ئەمە جەدەلێکی قوڵە ئێمە لە شەن و کەوکردنی ئەوان ئێستا وەک کاک ڕێبوار ئاماژە پێدا بەڵێ لە هەموو شار و شارۆچکەیەک پێشەم بەس لە سلێمانی لە هەولێر لە نازانمە شوێن هەندێک شتێک نەخێر ئێستا لە شار و شارۆچکە بچووکەکانیش هەموو ئەوانی سەرکردەی شەقام بۆتن ئەتوانن شەقام بجوولێن جێی ئومێدی خەڵکن ئەوانن کە تەسلیم بەم دەسەڵاتە نەبووتن لە ژێر فشار و کڕین و فرۆشتن بە دەنگیانەوە نەکراوەیان تەنانەت ئەو حیزبە معارەزانەی ئێستاش ئەو ساختەچیانەی ئێستاش ئەو تیجارانەی ئێستاش کە خۆیان دەیانەوێت ئاکا لەکوێن یعنی لەکوێ ئەم ناڕەزایەتیان فەرمونەوە ناڕەزایەتی مامۆستایان هەن تەنانەت ناوێن خۆشیان دەرخەن ناوێن دەنگێکیش هەڵبڕن چونکە دەزانن ئەمە شوێنی ئەوان نییە ئەمە بەیاری ئەوان نییە بۆیە حتا وەک پێویست تەختەی ڕووداوەکان بۆ خۆی ناکەن دێ ناڕەزایەتیەکەیە ڕێگ و ڕژێکی قوڵی هەیە دێ بە شێوەیەکی لە شێوەکان خزمەتی دەسەڵات پێکەن دەڵێ داوای موچەکانیانەکەن والله ئەمە بەس داوای موچە نییە ئێمە چەند ساڵێک پێش ئێستا هیچ موچەمان عیبینە و لە کاتی خۆیان داهات و خەدەماتی شەبووانە ئێمە ناڕەزایەتیمان هەبووە نەعەدالەتی هەبووە ئەم فۆرمە لە حکومڕانی و ئەم شێوازە لە دەسەڵاتدارەتی لای ئەم خەڵکە بەڕاستی قبوڵ نییە ئایا ئێمە چی بکەین بۆ لە ئێستا بەدواوە چ فۆرمێک لە خۆڕێخستەوانە هەڵبژێرین خەڵک ئێستا زۆر چاوکراوەیە بەڕاستی کاتێک قسە لەگەڵ هەر خەڵکێکی دڵسۆز دەکەی دەڵێ وا لە ناو دڵی تۆ قسەیەکە دەڵێ وا خۆت پێشتر پێ تۆ چیم دێ و چیم ناوێ یعنی خەڵکەکە گەشتۆ بە خاڵێک بڵێ بێ ئومێدە لە کۆی ئەم حزب سیاسیانێکێت بێ ئومێدە لەوەی کە ئێستا هەڵبژاردن دیە و نازانم چی و
لە ڕیسی پەرلەمانێکەوە من گۆڕانکاری لە کوێی ئەم پەرلەمانە بکەم بەڕاستی فەرموو 80 پەرلەمانتارم بدەیە من لە ڕۆمەوێ دەسەڵاتی پاسەوانی پەرلەمانەکەم نابێ بەڕاستی ئەمە لۆژیکێک هەیە لە لۆژیکێک حکومڕانی ئەم هەرێمە دەکا بەڕاستی ئێمە دەبێت تەجاوزی ئەو عەقڵیەتە بکەین تەجاوزی ئەو ساختەچیانە بکەین کە دەیانەوێت ئێستا دیسان بە حەماس و هەیەجانی کۆمەڵانی خەڵکی کوردستان شەقام کۆ بکەنەوە بکەن بە کورسێکی پەرلەمانتار و بیکەن بە پاریۆکی چەور بۆ دەوروبەری خۆیان و بۆ پاراستنی پرۆژە تاکە فەرات با من لێکشت بڵم لێرەیە باسەکە هەر تەنها لەسەر پەرلەمانی کوردستان نییە ئەزانم ئەوەی تر هەمومان نەزانین یوسف محەممەد یاسوور تاش کردەوە هەر نانێڕاتەوە گەرا تاکو پەرلەمانەکان تەواوکردەوە یەکی کێوە ینی خەڵک ئەزانێت ینی لە ئەوجی دەسەڵاتی خۆیان پەرلەمان و ئەوانە بە مێزەکانیان ناکێشاوە تەلەبەی تون هەیە لە مەکتەبە مامۆستای جەهازەکە ئەمە هەموو ناڕزایەکان مدەریان پێ نەکراو بەبێ مەشروعیەتیش و بەبێ ئەوەش کە ئینیان هەبێت ینی مەشروعیەتیان هەبێوانە ماوەی بۆ خۆیان درێژە کردەوە بۆ سەرۆکیان درێژە کردەوە ئیتر ئیشانەمە بوو بەرحاڵیان ڕاستە بەڵام باشێکی تر هەیە لەسەرەوەی کە لە پەرلەمانی عێراق ئێمە پەرلەمانتارانمان لە پەرلەمانی عێراق پشتیوانی لینەکانمانەکەم ینی بە جۆرێک هەستەکەی دووبارە پەرلەمان لە دەرگاوەکەی تەتەرە و دووبارە لە پەنجەرەوە بۆ دێتەوە ئەسڵی باسەکە لەوەیە کە کەمتر لە ناڕزایەکانی کوردستانە پشتبەستنی جەماوەر بەخۆی یەتە بەرجەستە یەتە باشراوە ینی پشتبەستنی جەماوەر بەخۆی یانی باسی ناڕزایی لە کەرتی تەندروستیە و باسی ناڕزایی لە کەرتی خوێندنە لە کوردستان باسی ناڕزاییە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بۆ بەشخوراوترین بەشی کۆمەڵ چونکە لە کەرتی تەندروستیا گەشتن بە دەوڵەتە ئەو خەڵکی هەژارە وەکو بەڕێزی ئاماژە پێکرد لە خەستەخانەکانی دەوڵەتەکانە خۆیان چاران شتەمان ئەگەر شتێ پارەیان پێکەوە نابێت وانەیە ئەو تێنێنە بەڵام ئەوانەی کە دەوڵەت منوانە خۆگەر خەستەخانە گرنگەکانی ناو کوردستانیشیان بەدڵ بێ باشە ئەگەر ناس دەرەوەی چاران لەبەرەوە کەرتی تەندروستی کێ دەستەر باش ئەوەی کەرتیشی دەوڵەتی و دەوڵەتەوانە باسیوان کەرتی خوێندنیشە باشتە ئەنی قسە لەسەر ئەوەیە ئێستا ئەم دایکۆتەکە ئەکرێ ئایا مناڵانی دەوڵەمەندەکانی شار مناڵانی چینی باڵادەست شار کاریگەریان لەسەرەوەی لەسەر ئەم دایکۆت هەلەبەر ئەوەیە ڕێکخراوبوون لە ناو کەرتی مامۆستایان ڕێکخراوبوون لە ناو ئەم بەشەیە لەگەڵ کەسی کاری خوێندکارانە ئەبێت جۆرێک هاو ئاهەنگی هەبێت ئەم خەباتە بێتە پێشەوە لە باسەکەش تەنها بەموچۆ مختصاتی بێت ینی من ئەبینم هەندێک باسەکەن کە دایکۆت بۆ پەروەردەی زۆر دروست تازەیە لەگەڵ قسەیە 100% هاوڕام بەڵام دووبارە ئاڵ و گۆڕپێدانی سیستەمەکانی کاریگەرکردنی خوێن و باشکردنی مەنهەجەکان بردنە پێشەوەی پرۆسەکانە ئەبێت لەو خواستە داواکاریە نەبێت کە ئەم ڕێکخراوە بۆلەی کە ئێستا دەبێت لە اختیاری ناڕەزایەکانە جوانێکی ئەمە بەکاری خۆت دەلێت بە ناڕەزایەکان چونکە ناڕەزایەکان ئەڕوات و دێ هەر ئەوە وەکو گردێکە دەرویتە خوارەوە بەڵام ڕۆژگارێک کە ئێمە شێدەیش بۆ ئەو ناڕەزایە خامیشی نەبیوە ئەبێ ئەم ڕێکخراوە بە جۆرە لە جۆرەکان بەرنامەیەکی هەبێ خۆی ئەجینا ئێوەمانایەتە لە پێشەوەی ئەم ناڕەزایانە نووسینگەیەکتان هەیە خەڵک مڕات لە بەرنامەیەکێک خەڵکی لەسەر وانێشێتی مامۆستایان بارەگای هەیە مەقڕی هەیە ئەوێ هەیە مەجموعەیەک ئیمتیازاتی ممکن هەبێت کە لە خەڵکی دێنێتەوە گەرن ئەندامی نەبێت لەبەرەوە بەبینیت کە دووبارە ئەو دیگای مامۆستایانە کە ساختەیە هەیە حیزبەکەن هەر ئەوان لەگاگرنەوە پێ خۆشە لەسەر ئەم خاڵەت کە باس بوون واقعی کارشناسانەیە باسی وەستاکاریە لە مەمەد بوادی ڕێکخراوبوون باڕێکخراوی بیری لێبووە شێوازەکانی بوونە ئاستەنگەکانی ئیسلامەیە کامە ئەزانی یارمەتیکات ئەو بەردوو دارانی کە پێویست بام ڕێکخراوی ئەبێت ئەمە دیارێک دەبوو پێشنەوە و لێکدانەوە و کارات ئەوانە بۆ بەڵێ
ومەداوام قسەکانم پێ بفەرمێ. بەڵێ هەڵبەت کاک شەماڵجان من باسی بەڕێکخراوبوون کرد ئومێدەکەش هەر لەوێ ئابینەوە کات ئێمە دەڵێن بەڕێکخراوبوون بەڕاستی یەک دنیا جەدەل لەگەڵ خۆی هەرەگرێ ینی ئێمە دەبێ وە خۆت ئاماژە پێدا کوالێتی خوێندن ئایا ئێستا لە زۆنی زەرد لە ژێردەستی جەوروستەمی پارتیا دەوام هەیە کوالێتی خوێندن چۆنە من باش دەزانم چۆنە هیچ مامۆستایەک کێشەی نییە چەند ڕۆژ مۆڵە دووەردەگری چۆن دەرز دەڵێ چۆن دەرز ناڵێ هیچ کێشت نییە تۆ بەس بڵێ بایکۆت نییە یعنی دەوامێکی سەتحی ئاسایی هەیە هیچ پەیوەندی بە گەیاندنی پەیام و فەلسەفەی هەر ئەسڵان خۆی وەزارەتی پەروەردە لە حکومەتی هەرێمی کوردستانە فەلسەفەیەکی نییە بۆ فێربوونی منداڵەوانە ئایا تو چۆن تاکێک دروستەکەی وانە ئێمە دڵنیا بە لەوەی کە ئەوەی ئێستا ئایبینی بەشێکی کاردانەوەیەکی عاتفیە خەڵک بەڕاستی کاتێک جیرفانی بەتاڵە کاتێک سفرەکەی هیچی لەسەر نیێوانە طبعا بە کۆمەڵێک عواتیفەوە دێتە سەر شەقاموانە تەنانەت جاری وایە کاردانەوەی خراپشی لێ دروزێ بەڵام مامۆستا ئەدەب و ڕێگە و ڕەوشی تایبەت بەخۆی هەیە بەڕاستی بۆیە ئەوە پەل ناکێشێ بۆ شتیکە و تند و تیژی تیان ناکەوێتەوە هەر ئومێدی وایە مامۆستا ئاسی سەقافی بەرزە و شیارێکی بەرزیە یعنی دەیەوێت بە ئسلوبی خۆی بە شێوازی خۆی ئەم پەیامە بگەێنێ بەڵام لە ڕاستیە ئێمە ئەنجامگیری چیەکەین لەمەوە ئەم دەسەڵاتە زۆر دەسەڵاتێکی بێئەدەبە بەڕاستی زۆر نابەرپرسانەیە هیچ گوێیەکی نییە بۆ جۆگرتن وانە بەڕاستی ئەجینا ئەبێ بەڕاستی حتا لە بەرزترین ئاستی سیاسی و پەروەردەیە بە شێوەیەکی زۆر ناپەروەردەیانە بێئەدەبیانە مخاتەبەی مامۆستا دەکرێت لە وەڵامدانەوەی ناڕەزایەتیەکان وانە وەک ئەوەی جەنابی وەزیر دەفەرمێ ئەبێت وشەیەکی زۆر ناپەروەردەیە یەک دنیا شتی لەسەر گوتراوە حتا لەسەر شەقام وانە یعنی هیچ لە هیچ شوێنێک ڕێزیە بەرامبەر بە هاوڵاتیان لەلایەن دەسەڵاتدارەوە قبول نییە بە سیغەی ئەمر تۆ من مافێکەمە خۆی داوای مافەکەی خۆمەکای ئەنجا بە سیغەی ئەمر هیچ جوابێکت پێ نییە هیچ دەسەڵات دەڵێ من دەسەڵاتم نیە جوابە بەڵام ئەبێت تیش بڕۆیەوە بکەی هەتا تەمەشاکە ئەمە ڕنگدانەوە ئەو پەروەردە و ئەخلاق سیاسیە کە ئەمانە لەسەری پەروەردەکراون بەڕاستی بۆیە ئێمە بەڕاستی تەنها جەخت لەسەر بەڕێکخراوبوون دەکەینەوە بەڵام بە ناوەڕۆکێکەوە بە هەموو هەرێمی کوردستان یەک پاکێجە دوو پاکێز نییە یەک کێشە نییە کۆی کێشەکان یەک پاکێجە بۆیە ئەبێ هێزێکی سیاسی بەدیل بڕوای بە گۆڕانکاری ڕیشەیی هەبێ بڕوای بە عەقڵێکی سیاسی کراوەی سەردەمیانە تەجاوزی ئەم عەقڵیەتە لە سیاست و حکومداری حکومڕانی بکە لەم هەرێمە ئەم هێزە خۆشبەختانە من لێرەوە پێت دەڵێم ئومێد زۆرە یەک دنیا گەنجی ئازا یەک دنیا قەڵەمی ئازا یەک دنیا خەڵک و کرێکاری ئازا ئامادەکاری هەیە ئامادەکاری دەکرێت بۆ قۆناغێکی نوێ ئەمەش هەوڵ و کۆشی هەموو لایەکی دەوێت دڵنیا بە گەیشتون بە شوێنێک زۆر جار من وام گوتۆ گوتم بێئومێدی لای من مانایەکی فەلسەفی زۆر قوڵ و جوانی هەیە ئینسان لە بێئومێدیات دەکات لە دۆخێکی بێئومێدیات دەکاتە خاڵێک بەڕاستی دەبێ نقطە دانێ و شتێکی نوێ دەست پێ بکە ئومێدێک بداتەوە بەرخۆ ئەو ئومێدە من لای ئێمە گەشەی کردووە من دەیانی هەنێک پێڵەن یەسی شۆڕژ جێڕانە یعنی یەس لەوەی کە کارە ئاساییەکانی ڕۆژانە بتوانێت جواب باتەوە پێویستە بە ئاڵوگۆڕی ڕیشەیە بەرحاڵ حەقی هاوڕێ ڕێبوار نەخۆی لەبەرەوەی پێم وابێ ئەویشتم بابەتەوە قسەی هەیە چۆن دەرەوە هاتیشەوە نازانم دەوانم تەکنیکەکەی باش بوو بێ هاوڕێ ڕێبوار بۆ ڕستیێمە بینی ئێستا هیچ نابینی نانە بەداخەوە بەرحاڵەوە تۆ لەسەر سینەکەی ئێستا تۆ لەسەرەوەی هەموو کەس تۆوە بینێ پێم خۆشە سەبارەت بە ئاسانەکانی هاوڕێجان من حەزەکەمەگە ئیجازە بە یەک دقە لەسەرەوە بەحسەی ئێوە دووشی زۆر گرنگتان هەم لە بواری پەروەردە هەم لە بواری تەندروستیە زانی چۆن ئێستا بارودۆخ لە کوردستانە وای لێ هاتووە سەیری کە ئەو دوو کەتەی کە باسێکەن ئێستا کەتی خصوصین یعنی ئێستا بێ ئێمە جەنگکەین بۆ ئەو حاڵەتەی کە 40 ساڵەوە پێش 100 تا حسێن و بەعسەی کرد کە کەرتی گشتی بوو
ئەمە کارەسەیە لە ڕاستیە و هەر ئەم دۆخەیە وای کردووە لە خەڵکی کوردستان بەشێکی وابی دەکاتوەڵێ بەعز خراپ باشتر بوو لەمانە بەڵام نە بەعز واقعەکەیەوەیە باشتر بێ و نە ئەم پێویست بەم انتخابە لە بینی خراپ و خراپتراکە واقعەکە ئەوەی ئێستا باسی ڕێکخراوبوونەکەین اینجا ئەبێ بچین ڕۆشین لەوەی کە چییە من پێم وایە لە کوردستانە ئێستا وەختی ئەوە هاتووە لەسەر مەسلەی ڕێکخراوبوون زۆر بە دقیق لە هەموو بوارەکانە تێ هەڵکێشینەوە لە هەموو بوارەکانە شێوازی کارمان شێوازی تەبلیغمان جۆری ڕێخستنمان جۆری خۆپیشاندانمان جۆری ناڕەزایەتیمان جۆری جەدەلمان لە هەر حاڵە تا میدیا و تا هەموو مەسایلەکانیکە و ئێستا لە ڕاستیە لە ئاسێکی ئەتوانم بڵێم سەرەتاییە ئەم بەحس و مناقەشە و لێکدان و بەدوادچوونەوە لە نێو هەڵسوڕاوانە بووە و هەیە و من ئەمە شتێک نییە تەنیا ئیبداعی ئەم هەڵسوڕاوانە بێت لە واقعام ساڵی ڕابردوو کۆمەڵێ ئاڵوگۆڕ لە ناو ناڕەزایەتیەکانە هەبوو بەرحاڵ سمبول و ڕەمز و هێمایەکی جوانتر و ئینسانیتر و پێشکەوتوتری یا بە ئێمە ڕۆژگارە بینیمان لە پێنجوێن حرەکەتی ئەترازاتێک کرێکەدا لەوێ وای هەو کۆبوونەوەی گشتی تیاکرا ئەم سم بلە پێویستەکە لە ئاسیر سەرتاسەری کوردستانە دەستی پێوەگری نمونەیەکی زۆر سەرکەوتووە ئێمە ئاخیر شتێکە لە شارەکانە کردبێتمان لە کفری بووە 30 دانە ڕۆژ شەو و ڕۆژ سەدان گەنج لەو شارە هاتوون لەسەر شەقام بەبێ ئەوەی کەسێ بەر کەسێ بکە بەبێ ئەوەی کەسێ خوێنی لە لوتی بێ لە عینی کاتیشە هیژمۆنی بەهێزبوون و بڕوا بەخۆبوون و هاودڵی و هاوخەباتی بوون زۆر فراوانتر بێتەوە من لەگەڵ جەمع لە مامەسانە لەم ڕۆژانە قسە واسمان کردمان با بەوەس بێنێ مناقەشەکە لەسەر ئەوە بوو یەکێتی نیشیمانی ئەم بەحسەی ڕەنگە پێی خۆش بێ ێ باشەوە فەرزمانەوەی کام بۆی پێی خۆشە لەبەر هەدەفێکی خۆی بەڵام ئەمە بە خەڵکی کوردستان ئەڵێن ئالەم دوالودۆخە ئەوە ئێمە نین بەردەگرین ئەوە ئێمە نین شەقام سوورەکەین ئەوە ئێمە نین تەقاەکەین ئەوە ئێمە نین پشتێویەکەین وەختێک کە چەکەکان دانیراوە ئێمە بەو پەڕی شارستانیەت و مەدەنیەت وێنە شەقام وەسەری کە دوو خاڵی هەرە بەرجەستێنێ ئەم خۆپیشاندانە لەم دەورە بە دەرەجاتێکی زۆر هەتا ڕابردووی تێپەڕاندووە بوونی حزوری ژنانە لە ئاسێکی یەکجا فراوانە ژنان لە ئەم ڕێپێوانە ناخۆ بەژاریەکە بەڕاستی ئەمە یعنی دیاریدەیەکی نیە بەڵام ئومێدێکی بەرجەستەترە لەوەی کە لە جاران دەستی پێکرا لەم 3-4 ڕۆژە و لە ناو خۆپیشاندانەکانە یەکێکە لەو شوێنە حزوری گەنجان و خوێندکاران بوو هەتا دوو ڕۆژی دوهاتر قوتابیانی پۆلی شەشە بووە بەرحاڵ یعنی ئەوانیش هاتوونەتە شەقام ئەوانیش ئیزافە بوون بەر داخوازیەکانەوە بۆیە من پێم وایە لەگەڵ مامۆستایانە وتمان کاکە ئێمە پێویستمان میکانیزمی جیاواز هەیە یعنی وتمان ئێستا لە سلێمانیان ڕەنگە 4000 قوتابخانە هەبێ ئێمە پێویست بۆ ناکە هەمیشە بێنە سەر شەقام ئەکرێت لە هەر قوتابخانەیەکە یەک مامۆستا خێمەیە لە بەردەمی ئەنجومەنی وەزیرانە یا لە شوێنێکی مناسبە هەڵدەین 3-4 ئینسانەکە لە یەک قوتابخانە یەک مامۆستا بێنە ئەمە شێوازێکی خەباتکردنە هەم زۆر مەدەنیە هەم زۆر کەم مەصرفتریشە لە عینی کاشە دەنگێکی گەورە لە بیر و ڕای گشتیە لە هەڵخراندنی خەڵکە لە بابڵێن جەدەل و چێشمەکێشەکە ئەتوانێت بەهێز بێ و ئەمە ڕەنگە لە پرۆسەیەکە هەتا ئەگەر بەشێ لە مامۆستایان بیژڕۆنە پێشەوە بڕۆنە ناو پۆلەکانیشانەوە بە معنای کۆتایی هێنان بە میکانیزمی بایکۆت یا ئەو جەنگە نییە ئەو جەنگە ئەتوانێت تاکتیکەکەی خۆی بگۆڕێ وە استراتیژیەکە هەیەی بۆی ئەمانە هەمووی ئەو بابەتگەرن کە پەیوەندیان بە ڕێکخراوبوونەوە هەیە یعنی خودی ئەوەی کە ئێمە لە زەرفێتێکا کۆبینەوە ئەمە هەنگاوی یەکەمە بەڵام چۆن ڕۆ ئەچین چۆن هەموو میکانیزمەکان ئەپدەیتەکەینەوە جارێکیکەوە چۆن ئەچینە ناو ئەو قەش و توێژانەی کە بەرحال لە کۆمەڵگەی کوردستانە پێمان وایە ئامادەییان هەیە بە دەنگێک بە شێوازێ بە تۆنێک کە بتوانێت ئەم جەنگە لە ئاسی کۆمەلگا لە هەموو بوارەکانی کە ئیشارەمان پێکرد بەرحال حزوری هەبێ وەم پێم وایە ئەمە ئەم حرەکەتانی ڕۆژانی ئێمە ئەم نموزەجە هەیە پێشوو شەماڵجانەوەی کە لە سلێمانی ئەیبینین 15-20 کەس شور و شەوق و هەیەجانێکی دروست کردووە بەڕاستی لە هەموو کوچە و کۆڵانێکا بەحسە کرا و پرسیارەکە زۆر سادەیە مەرج نییە ئەم وڵاتیە بێت بەرجە هاوڵاتیە لە بەر دوکانەکەی خۆیان دانیشێ 4 سندوق ئاومان بۆ دابنێ مەرجە کابرایکی تەکسی بۆ حاڵەتی کتوپڕی بێت لە تەنیشتمانەوە بێت و ئەگەر شێ هاتوو ماگەێنێتە قسەخانە مەرجە 4 کەسی کە بەرحال لە ئەو کەسانەی لەوێن لەسەر شەقامەکانە کە تێ ئەپەڕین بێ بەهێزێکی گەورەتر و بەرحال پەیوەست بێ بەم حرەکەتە عەزیمەوەیە کە لەوە بێ ئەمانە پێویستیان بەوە هەیە کە بەرحال ورتر تاوتێکن هەتا ئیمکاناتی مادی شەماڵجان نمونەیەکی زۆر بەرجەستەی خۆپیشاندانەکانی کفری بوو وەختێکە لەوێک دەست پێکرا یەشێ لەو شتانەی کە دەورێکی یەکجار گەورەی هەبوو هەندەران بوون بەڕاستی دەیان کەسایەتی خەڵکی ئەو مەنتیقا پارەیانە ناردەوە کۆمەچیانە کرد پەیوەندیانە کرد بەرحال دەورێکی کاریگەریان هەبوو بۆیە ئێستا شەرعی نەشتە هەندەران ئەبێ یەک جەبهەی بەهێزی پشتی ئەم شەڕەوە بێ
لە هەموو ڕێگە و میکانیزمێکە بەدەستیوێ هەیە شکل بدا ڕێک بخە دەوری هەبێ کاریگەری هەبێ بۆ ئەم هەنگاوی ڕێخستنە و دوجار ئەمە ئەکرێن ئەو خانە بەخانانەوە کە بەرحاڵ ئەم شتەیە چۆن وەکو بەدیلێ لە ئاسی هەموو کۆمەلگا مشاهدە بکرێ ئەگەر مامەسایان بۆ موچەیان ماوچەکەیان دادوای سێمانکە چی ئەخە قسەکە لەسەروێ سیستەمی پەروەردە لە کوردستانە وێرانترین سیستەمە مامەسایان و ئەم بزوتنەوە ئەبێ قسەی هەبێ تەربیە هەر هەماشتە بۆیە من پێم وایە لە هەموو سەکتەر و لە هەموو بوارەکانە ڕۆچین خەڵ بە خەڵ بەرحاڵەکرێ ئینسان ئەم ئاعترازاتانە میکانیزمی کە شێوازی کاری کە بزوتنەوەکە بەرحاڵ لە ئاسێکە چەقنە بەستوو نەبێ و ڕێگە و ڕەوشی کە بگرین لە پێشەوە بۆی لە ئەم جەدەلە ئەم تەوقعی کە ئێستا دەیان و سەدان ئینسانی و شۆڕژێڕی وەکو کاکپەراتەتی بێتە خۆراکێکی فراوان کە کۆمەلگای پێ تاو بدەین و لێەوە بەرحاڵ ئەم جەدەلی چێبەرچەیە لە بینی ئەم دوو بەشەی کە ئێستا جەوهری بەحسەکەی ئێمامانە ئەم دەسەڵاتە لەگەڵ ئەو خەڵکە کرێکار و زەحمە کێش و هەژار و نەدار و بێ دەرەتانەی لە کوردستانە جەنجی نهایی خۆی بکە یعنی بۆیە بەم معنایە بەرحاڵە بێ بە دوای ئەو بەدیلە بگەڕین و ئەم بەدیلە وەختێکە لەناو ڕێکخراوێکی جەماوەریە یعنی ئەفکاری زۆرازۆری هەیە من نیگەرانیم لەوە نییە بەڵام پێویستمان بە وەحدەیەکەیە کە بتوانێت ئەم جەنگەمان بۆ بەرێتە پێویستمان بۆ ڕێکخراوە هەیە کە بتوانێت بەرحاڵ لە قامەی ئەو بەرەو پێشبنی ئەو خەبەتا بێ زۆر دەستخۆش ڕێواجان ببوورە من ئەوە بەهۆی ئەو ملاحەزاتانەوە کە بە ڕێزان بینەران ناوێنەوە ئەوانە کە ئێوە قساکەن مەجبور مایکەکان من قساکە مەجبور مایکەکانتان دابخەم تقریبا گەیشتێتە کۆتایی بەرنامەکە بەڵام هەندێک کۆمنت و شت هەیە بچینە سەریان من یەک دقا تەنها ئاماژە بە شتێک بم ئاورە ڕێبوار و کاکە فەرهاد لە ئەمریکا لە لۆس ئەنجلۆس جوڵانەوەیشی مامۆستایانی زۆر فراوان و گەورە ئەنجام درا بەڵام بە هاوکاری خێزانی خوێنکارەکان توانێن ئەم خۆپیشاندانە و ئەم ناڕزایی بە سەرکەوتن بگا بە بڕای من ئەم کەرتانە کە کەرتی خزمەت گوزاریە بەبێ هاوپشتیکردنی بەکاربەران ناتوانین سەرکەوی ینی ئەگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان سستەرەکان و دکتۆرەکانی سلێمانی مان بگرن هەموو خێزانی نەخۆشەکانیان لێ ڕاپەڕێت و حەقیشیانە خەڵک ناڕازی بێ لەوەیەوە نەچی بۆ بچی بۆ خەستەخانە عیلاجت نەبێ یا عیلاجێکی ئەساسی کە پێویستە بۆت نەبێت لەبەر ئەوە زۆر زۆر زەرور و گرنگە کە ئەم دیدە بۆ خواستەکانی مامۆستایان ئەم دیدە بۆ خواستەکانی ئەوانی ئەم کەرتانە بەکارێنن دیدێک بێت کە تەواوی کۆمەلگا لە بەرچاو بگرێ و بزانێن خزمەت گوزاریە پێشکەش بە نەبووترین و نەدارترین و بەشخوراوترین بەشی کۆمەلگاکرێ ئەگەر نەکەرتەکانی ترەوەی کە دەوڵەمەنەکانی نەکرد هیچ چێشەیەکیان نێوە گوتم لەبەرەوە یەکگرتن و ئەو شێوازە لە ڕێکخراوبوون ئەبێ بتوانێت تعبیر لەم دید و لەم تێڕوانی نەبکە بەرحاڵ چینە سەر کۆمنتەکان وەختێکی زۆرمان نەماوە ئەزانم کە کاکە فەرهادیش مەشغوڵی هینە بەڵام ئەم کۆمنتانەی کە هاتوون پرسیارێک هاتووە کە ئەڵێ محەممەد ڕەسوول محەممەد ئەڵێ ئاستی ڕۆشنبیری چه ڕۆڵێکی هەیە لەسەر ڕێکخراوبوون مامۆستا محەممەد ئەڵێ ئاستی ڕۆشنبیری چه ڕۆڵێکی هەیە لە ڕێکخراوبوون کاکە فەرهاد فەرموو وەڵام دەرەوە وڵا هەر خۆی وەک دەڵێ قبولکردنی میکانیزمی ڕێکخراوبوون خۆیەوە ئاستێکی ڕۆشنبیری زۆر بەرزە بەداخۆ ئێمە تاکی ئێمە زۆر جار ئاستی ڕۆشنبیریەکەی لە ئاستێکی زۆر کەمە ینی داواکارێکی زۆر سادە کورد دەکاتەوە یان بەشێک لە مامۆستایان نایشارینەوە بەشێک لە مامۆستایان موچەکانی بدرێتی کێشەیان نییە بەڕاستی ینی دەستنەوە ناو پۆلەکانوانە ینی ئەوە بۆ نییە مامۆستای بۆ نییە ناڕازیە دەبێت ئێمە ناڕازی لە کەسێکی ڕۆشنبیر جیاکەینەوە من پێناسی خۆم بۆ خۆم هەر مامۆستا خۆی دایکی ڕۆشنبیرە ینی ئەمە شتێکی هەیە بەڕاستی لە دەرەوەی پرسی چێ ڕۆشنبیرە چێ ڕۆشنبیر نییە بەڵام بێگومان دەبێ ئەوەی دێتە ئەوەی بیاوێ گۆڕانکاری کۆمەلگا لە قۆناغێک و با بۆ قۆناغێککە ئەوەی بیاوێ ئەم هاوکێشە کۆمەڵایەتێ تێک پێک بشکێنی هاوکێشێکی نوێدا بڕژێتەوە بێگومان دەبێت باگراوندێکی ڕۆشنبیری قوڵی هەبێ بەڵێ کۆمنتێکی تر هاتووە ئەگەر هاوڕێ ڕێوار بتوانێت وەڵامی بداتەوە شوان عەزیز ئەڵێ بە بڕای من ئومێد بە گۆڕانکاری ئاسوی گۆڕانکاری دووشتی لە یەک جیاوازن ئایا بەقەدەر ئومێد ئاسۆش دیارە و دەبینرێت بۆ گۆڕانکاری دەبێت چی ئەوە ئاسوەیە دیاری بکات و وا بکات ئاسۆ ڕۆشن بێت فەرماوڕە بەڵێ دەستان خۆش بۆ پرسیارە زین چۆن لە بارودۆخی ئێسەی کوردستانە ئومێد من بەڕاستیەکەی با ئەو شتەیە بڵێم لە کوردستانە خۆی بە پێچەوانە و ناومێدێکی فراوانە بینرێتەوە بەڵام کۆمەڵی ئینسان
لەم جەنگا دەستیان پڕە خەریکن ئومێدێکی گەورە بۆ کۆمەلگەی کوردستان ئەگەڕێننەوە. ئەو کەسەی کە خۆی ئامادە کردو بۆ ڕێکخراو بوون، ئەو کەسەی کە خۆی ئامادە کردو بۆ قیادەی حرەکەتێ، ئەو کەسەی لە ناو جەنجێکایە کە بۆ کارکتەر و کارێزما، و ئەو کەسەی کە ئەتوانێت کاریگەری لەسەر هاوکێشەکە هەبێ و لەسەر اعترازاتی شەقام و لەسەر خۆڕێخستن هەبێ، ئەوانە نەکرد ئومێد دەوارن، ئەوانە ئەتوانن ئەم ئاسۆیی کە ئەو بەڕێزەما باسیەکە پایت محکەمی پێدا کوتێ و ئەمانە ئەتوانن نەوادێک بن بۆ ئاڵوگۆڕەی کە باز لە ئاسۆەکەین. ئێستا ئەم بەحسانەی خۆمان کە ئەیکەین خۆ بەخۆ کارمەندان نییە، تەنیا ئەم چین و تۆژانە نییە و داواکاریانەژ نییە، یعنی ئەمە تۆ ئاسۆیەکەی بە ئایندەی ئەم حرەکەتەیە کە بێ بۆ شوێ بچین. جا ئەمە ڕەنگە زەرفەتەکەی کەم بێ، ڕەنگە ژمارەکەی زۆر لە کوردستانە هەزاران کەس نەبێ، بەڵام هەموو شتێک، هەموو داهێنانێ، هەبتا هەموو ابتیکارێ، هەموو زۆرە ڕێخستنێ لە دەستەیەک و 3 4 و 5 و 10 و 15 و 20ەوەیە. بۆیە من بە بڕوای من بەرحاڵ ئاسۆ لە هەموو کاتێ زیاتر ئەتوانێت ئێستا لە ناو شکل گیری و شکل پێدانی ئەم ڕێکخراوبوونا لە هەناوی ئەم ڕۆشنگەری و ڕێکخراوبوونا بەرحاڵ خۆی ببینێتەوە. ڕاستە جیاوازی هەیە، بەڵام ئەم جیاوازیە بۆ ئەو ئامەیە کە باسی لێوەکەین، بۆ کەسێک کە خۆی بەسووەتەوە بۆ استراتیژیەک، بۆ کەسێک کە خۆی بەسووەتەوە بۆ جەدەلێک و شەڕێک و جەدەلشی نهایی لەگەڵ ئەم دەسەڵاتەوە ئەم شێوازی سیستەم و نەعەدالەتیە لە کوردستانە، ئەوانە کەسانێکن پڕ ئومێدن و ئاسۆیان ڕوونە و خەری جەدەلێکن ڕۆژ بە ڕۆژ بەردەکانی خەنە سەرەکتر. و من ئێمە ئەمڕۆ لە کوردستانە بەڕاستی ئەو حرەکەیە ئەگەرچی لە ئاسێکی زۆر فراوانیشانە بێ، با لە ئاسێکی لاوازی شابێ، بەڵام ئەم دەستپێکردنە لە جەدەلێکایە ڕۆژگارە ئێمە بەرکەوتەمان هەیە لەگەڵ ئەو خەڵکانە، لەگەڵ ئەو کەسانە، لەگەڵ ئەو هەڵسوڕاوانە کە بە ئومێدێکی گەورەوە ئاسۆی ڕۆشنیان هەیە بۆی کە ئەم جەدەل و بەحس و مەسایلانە بۆ شوێ ئەگەێنە. هەر لەناو ئەم مامەسانەی کە هەیە ئێستا بەشێکی یەکجار زۆریان بڕوایان وایە کە ئەم شەڕە ئەبێ تانوپۆی هەموو کۆمەلگا بگرێتەوە، ئەم شەڕە ئەبێ لەگەڵ دەسەڵاتە یەکلای بکرێتەوە، ئەم شەڕە ئەبێ بچێتە شەقام، بچێتە شوێنی کارگە و شوێنی ژیان و گەڕەکەکانەوە. و ئەمە ئەگەر نوعێ لە ئاسۆداربوون و هیوا بەخشینەوە نەبێ کە بەیانی ئەبێ ئەو حرەکەتانە بکەین، ڕەنگە بارحاڵ بە معنە عامەکەی خود بەخود ئەوەی کە ئێمە ڕێکخراوبین یا خود بەخود ئەوەی کە ئێمە هیواداربین، ئەمە هیچ نەگۆڕێ، بەڵام هیواداربوونەکە ئەو ئەلیتە، ئەو جەمعە لە هەڵسوڕاوان، ئەو کەسایەتیانەی کە ڕقەمن لە شار و شارەسەکانی کوردستانە، ئەوەن داینەمۆی ئەو ئاڵوگۆڕن کە لە هەناوی خۆیانە بارحاڵ ئاسۆیەکیشیان هەڵگرتووە و خەریکی جەدەلێکن لە کۆمەلگا بۆ وێنەکردن و بۆ چەسپاندنی ئەو ئاسۆی خۆیان. دەست خۆش ڕێ باجان با بەردامەکانمان مەجبورین بەداخەوە کە کۆتایی پێبێنین، ئەگەرچی هەستەکەم ئەم باسانە هێشتا ماومانەکە قسەی لەسەر بکەین، بەڵام بە ناچار ساعاتێکمان تێپەڕانوە بێ لە چەند دقەیە ئیتر بەرنامەکان کۆتایی پێبێنم. وابزانام کاکە فەرهادیش مەژغوڵی کاری ترە، لەوە زیاتر مەحتەلی نەکەین، نزانم ئینە. من آخر وتە بۆ ئێوە بەجێڵم کە بەرنامەکە کۆتایی پێبێنین، بەڵام بەداخەوە بێ مایکەکان دابخەم لەبەروی وەختێک کە من قساکەم جەماعەت ئیشارەتیان داوە، گەر مایکەکانتان دانەخەم دەنگی من باش دەرناچێ. بەرحاڵ تەنها ئەوەنە بڵێم کۆمنتێکی هاوڕێ عیمادەیە کە پێشتر تۆزە ناڕازی بوو لە قسە و باسەکان لەسەر بایکوت و ئەوانە، ئەڵێ پێشنیارەکەی هاوڕێ ڕێبوار زۆر دروست و جوان و فعال، ئەوەی کە باسی دیارە ئەو جۆرە مانگرتنە بڵین خێمە هەڵدانوی نەکرد لە قوتابخانەکانە، مەبەستی ئەوەیە. بەرحاڵ کۆمنتێکی تری شاتم کۆمنتە دووری هاوڕێ دوێنێ ڤیدیۆکەم بینی مناڵێک بوو بە ئینگلیزی قسەیەکرد تا وڵاتەکان بزان کە حکوومەتی کوردستان موچە نەدەنە مامۆستا، باسی بێمافی خۆیانی کرد. بۆیە بەڕای من لە دەرەوەش خۆپیشاندانێک بۆ پشتیوانی لە خۆپیشاندان بێموچەی مافەکانی خەڵکی کوردستان بکرێت، با حکوومەت و خەڵکی دەرەوەش بزانن کە ئەو جۆرە دەسەڵاتە هەیە لە کوردستان کە ژیانی بۆ خەڵکی کوردستان نێشتۆ. بەڕاستی پەیامی ئەو مناڵە زۆر مانادار بوو. بەرحاڵ من پێم وابێ ئەو جۆرە پەیامانە لە کوردستانەوە زۆر کاریگەری هەیە، ئێمە ئەتوانین سوۆشیال میدیا لە دەرەوە بە فعالانە بەکاربێنین. بەرحاڵ هەرچی شێوازێکە ئینسان بتوانێ بیگرێتە بەر لە دەرەوەی وڵاتیش بۆ کۆمەک بەم جوڵانەوەیە، ئەبێ ئێمە لە فکریا بین و بیری لێ بکەینەوە. وەڵام دیارە سەرنجام ئەوەی کە ئەتوانێت ئەم مۆزوعەیەک لای بکاتە ناوەوەیە، ئەو هێزە ڕێکخراوەیە لە ناوەوە. من ئەچمە لای وتەی ئێوە، فەرموو کاکە فەرهاد قسەتان لەسەرەکەیەکا بۆی بەرنامەکان تەواو.
هەڵبەت سوپاس بۆ دەرفەتە لە کۆتاییدا هەر ئەوەندە ئەڵێن ئێمە ئاسۆی ڕزایەتەکان لا ئێمە وەک دەڵێ تا حدێک دیارە بێ ئومێدیژین با لەوێ دەستەکەن خۆی سەرەتاو دەستپێک لە هەموو شتێک لە ئومێد دەستپێکای ئومێدێکی زۆرمان هەیە تاکتیکی ناڕزایەتەکان و استراتیژی ناڕزایەتەکان بەرەو ئاڕاستەیەکی باش دەڕوا و بەو زانیاریەکە بێ من هەمە ئێستا بەرنامەدانرێ بۆ ئەوەی شێواز و میکانیزمی ناڕزایەتەکان بگۆڕدرێ برێتە دەرەوەی سلێمانی و شوێنی کەوانش وەک ئەوەی کارڕێوار ئامادەی پێدا بڵێ من 100% هاوڕا بڵێ ئەبێ ئێمە هەر لەسەر شقام و هەندێک ڕۆتینا دەرچین و پرسی ناڕزایەتەکان لە ئێمەش با دڵنیابن تەنها نەبەستراوەتەوە بەموچەوە زۆر بە قۆڵی تر بیرمان لێ کردوتەوە لەوانەیە هەندێک خەڵک بیانەوێ پرسەکە بە ناوی دەستەی مامۆستانی ناڕازی یان بە هەر ناوێچکە یان ئەندامێکی حزبەکان دەسەڵات ویستویانە زۆر جار درزێ بخەنە ئەم بینەوانە بەڵام دڵنیاتان کەمەوە ئێمە بەردەوام دەبین ئومێدمان زۆرە ئەگەر بە زۆری ژمان بنەوە ناوپۆل هەر ناچینەوە بە زۆر ژمان بەن هەر ئێمە بەردەوام دەبین ئەوە دڵنیاتان کەینەوەلەوە ئێمە خۆمان ئومێدمان زۆرە و شێواز و ڕێگە و ڕەوشی جیاوازش بێگومان هەمووی تاقی دەکرێتەوەوانە بەڵام دوجار هەرزەخ لەسەرەوە دەکەینەوە دەبێ کۆی ناڕزایەتیەکانی کوردستان و کۆی ئەو زۆڵم و جەوروستەمەی سڵتەی بنەماڵەکان لەم هەرێمە چەند ساڵە 32 ساڵە خوێن و حەز و ئارەزوو ئومێدی ئەم خەڵکە دەمژن لە خاڵێکە کۆتایی پێدێ نەک لەسەر دەستی بە ئەوەیەکی دەرێکی بە گۆڕانکاریی ئەقلیمی نێودەوڵەتی با دڵنیا بنەوە 195 ئەم خەڵکە لەگەڵ ئەوان نەماوە ئەم خەڵکەش لە خۆڕێخستن و ئامادەکاریە بۆ قۆناغێکی بێ ئێمە ئومێدمان بەرزە. هاورە شەماڵ دەنگ نەما دەنگی چوارم هاتووەتە سەر قەت نازانم ئاگاداری یان نا فەرموو ئێستا دەنگی توێ ئێستا دەنگمە بیستن باش هاوڕێژان دەستان خۆش بێ بەرحاڵەکو خۆتەڵی ڕەنگە ئەم بەرنامەیە دەواازەیەک بێ بۆ ئەوەی کۆمەڵی بەحس و مەسایریکە لە داهاتووە بتوانانی وتر و زیاتر ڕۆشنتر بچینە سەری بەس پێم وابێ یەکێکە لەو بەرنامانەی نەواتێکی باشە بۆ ئیشکردن لەسەری من حەزەکەم دوو شت هەیە هەڵوێستێکی زیاتری لەسەرکەین ئێستا ئەم هەموو ناڕزایەتی و نەفرەت و بێزاری خەڵکی کوردستان هەر هاوڵاتیەک هەر کەسێت لە ماڵی خۆی لە دەنگی خۆی لە پەیوەندیەکانی خۆی بەرحاڵ ئێمە دەبینین لە ئاسێکی یەکجا فراوانە ئەوە ئێستا نییە لە ڕاستیە ئەوە 5 ساڵ لەمە پێشەکە هەشتای خەڵکی کوردستان وتیان ئێمە دەنگنای بەم دەسەڵاتە یعنی ئەمە بەشێکە لەو ڕێکخراو بوونە بەشێکە لەو ڕۆشنبیری و شیاری بوونە بەشێکە لەو ئامادەیە بۆ ئەو جەنگە بەڵام ئەمە بەس نییە و ئەمە ئەگەر نەبێت بە ئەو ڕێگە و ڕەوشتەی کە خۆمان ئامادەکەین بۆ ئەو جەنگە بەرحاڵ ئەتوانێت دەسەڵات بە ڕێگەی جیاواز بە میکانیزمی جیاواز بە مۆزوع دروستکردنی جیاواز تۆ سێدی کە ئێستا مەسەلەی سلێمانی بۆ نمونە کردیانە بە قەزەیە کەیتە خەریکن ئەم کۆمەلگای پێ هەمووی تاوەدەن یعنی هیچ شتێک نییە لە شارە هیچ بەدبەختی و مەئاسە و کارەسە و ڕووداوێک نییە تەنیا ئەوە نەبێ کە یادی چەند ساڵی سلێمانیەکەین ئەمە شتێک نییە کە من بمێ لە بەهاکەی بێمن مەخوارەوە بەڵام 1000 معانات و مەئاساتی کە لەم کۆمەلگایە هەیە دەسەڵات خەریکە بە میکانیزم و ڕێگە و ڕەوشتێکەی خۆی خەریکە فریمانەدا خەریکە خەڵق دوورە خاتۆ لە ناڕزایەتیەکان پێم وایە بۆیە هەموو هەوڵاتیەک هەموو کەسێک یەکێ لەو ڕێزانە پرسیارێکرا لە مناڵێ ئەمانە شتا و ڕووداوی ڕۆژانن کە ئێمە پێویست ناکە تەنیا لەم ئۆرگانانە من لە دەیان مەسایلی گەورە لە ئاسی وڵاتانیکەی دنیا بڕۆیستا سەری مەسەڵەی فەڵەستین کە سەدان گرتە و ڤیدیۆ خەڵکانە لە ئەوروپا بڵاویەکەنەوە شێریەکەنەوە پەیجی بۆ دروستەکەن بە هەر حاڵە ئەوەی کە لە خارێکی شوێرە دەتوانێت دەیان میکانیزم بۆ بدۆزێتەوە ڕۆژ بە ڕۆژ متابعی هەموو ئەمە هەنگاوانە بکە بتوانێت ئەوەی کە خۆمانەچینە سەرجادە چوار شخصیات چوار نەقابێک کرێکاری چوار ئەحزابی سیاسی چوار ڕێکخراو بەرحاڵ پشتی بێنێتە پشتی ئەم هینەوە ئەم وەزعیەت و بارودۆخەوە بەتابەت لە کاتێکە تا ئەحزابی سیاسی لە کوردستانە ئەوەندە ڕسوابوون هەتا لە ئاسی نێودەوڵەتیە شتێکیان نەماوە بۆ ئەوەی کە خەڵق بەرحاڵ ئەحزاب سیاسی هین بێت تەوهمێکی هەبێت لە دەرەوە بۆەوەی کە ئەمانە خەریکین بەس پێویستمان بۆ هەیە بە فلتەرێکا دەنگمان بگا بە ئاسی نێودەوڵەتی بە حیزب و بە دنیا لەم کۆمەلگای خۆشمانە لە هەر ڕێگە و ڕەوشتێک
هەر هاوڵاتیە هەر من نادێ هەر کەسێ من لەگەڵ بەکارهێنانی مناڵانیم بەڕاستی زۆرەوەی کە وشیارانە بمانەوە بیخێنە پێش بۆ پیشاندانەکانەوە بەڵام کە دایشی ناتوانێت لە ماڵۆجێ هێڵێ بێ بە ئەمری واقع مەبەستمەوەی بارحال لە هەر ڕەوشێکیکە ئەتوانی ئەم جوڵانەوەی فراوانکەین ئەتوانین بارحال بیکەینە مۆزوع و بەحسی مەسایلی ژیانی ڕۆژانەمان شتێ زۆرم دڵ پێخۆشە ژمارەیەکی زۆر گەورە لە گەنجان خەریکن لە ناو حرەکەتان ژنان خەریکن لە ناو زۆر بەداخەوە لە پڕا دەنگی قەتع بوو هاوڕە ڕێوار بەرحاڵ گەیشتی نە کۆتایی بەرنامەکانمان زۆر خۆشحاڵ ڕۆژکاتەکەم هاوڕێ هات بۆ کاک بەرادە بۆ ئەم بەشداریت لە بەرنامانەیە بۆ بێتەوەی لە بەرنامەی تر و لە قسەباسی ترا دووبارە سەبارەت بەم ناڕزایەنە لە دۆخێکی باشتر و لە دۆخێکی پێشڕەوانەترا قسەباس بکەین بەسەر چاو لە خزمەتی زۆر خۆشحاڵم سوپاس بۆ ئێوەش هەر بژی کاتێک بڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتی نەکۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان کێشەی دەنگمان زۆر بوو کێشەی تەکنیکیمان هەبوو بەرحاڵ کە بەرنامە لەگەڵ کوردستانە بکەین زوو ئەم بابەتانە ئەبن بە کێشە بەڵام بۆ ئومێدەی کە توانی بێتان سوود لە باسەکان و بابەتەکانی ئەم بەرنمەیە وەرگرن و لە ڕێگەی خۆتانەوە ئەوەنەی پێتانەکرێت کۆمەکی ئەم کەناڵە بکەن ئەگەر نەتان کردو تا ئێستا لەسەر یوتیوب سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن و بەرنمەکانی لە ڕێگەی سوۆسیال میدیا و لە لای خۆتانەوە بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرتر بەشداری بەرنمەکانمان بن بینەری بەرنمەکانمان بن و لەم گفتوگۆ و لەم باسانەی کە لە ڕێگەی ئەم کەناڵەوە ئەکرێ بەشدار بن و ئەوەنەی ئەکرێ سوود ببینن زۆر سپاسانەکەم تا ئێستا لەگەڵ مابوون تا بەرنمەیەکی تر و بابەتێکی تر و باسێکی تر ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئێستێرم هەر بشین